بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی عزیزان لە ئەڵلقەیەکی سەر لە بەرنامەی دیدار و ڕاوەوە هاتوینێتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە لە ئەڵلقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن لەژێر سەردێڕی ئاوێتەبوونی سروشت و مرۆڤ بۆ ڕزگاری لە دیلی و برسێتی کە خوێندنەوەیەکە لەسەر شعرێکی شاعری شۆڕۆژگەر کاک محەممەد مسری کە لەلایەن بەڕێز ئەنوەر حسین بازگرەوە ئامادەکراوە بۆ هیوای ناوڕۆکی بەرنامەکەمان جێگای سەرنجی ئێوەی عزیز بێت ناوبڕی وەک بگین دێمۆلەتان ئاوێتەبوونی سروشت و مرۆڤ بۆ ڕزگاری لە دیلی و برسێتی خوێندنەوەیەک بۆ شعری ئەگەر یەکبێی محەممەد مسری نووسین ئەنوەر حسین بازگەر ئەگەر یەکبی شەوە زەنگە و خۆر زیندانی بە تاوانی خۆشەویستی شنەی بەیان خرایە بەند گوڵ برایە پشت پەنجەرە قەفەس بۆ مەل دروستکرا و فڕین قاچاق زستان هات و سەهۆڵ بەنجان هەموو ڕووباری داپۆشی تا دارستان ئاو نەبینێ و سەوزەڵانی باڵانەکە تا خوڕی ئاو گۆرانی بۆ کوێستان نەڵێ کانیاو خنکە تا مانگەشە و عەکسی خۆی تێدا نەبینێ و سەری لە بردانە هێنێ دەریا گیرە تا ماسیەکان ببنە دیلی ماسیگر و تا بازرگان ببێتە خاوەنی دەریا لەو دنیا پێچەوانەیە گەنم برسیە و کانیاو تین و مرۆڤ کۆیلەی دەستکردی خۆیەتی و ئازادیش تاوەنبارێکە لە دارتەلی قەراغ جادە هەڵواسرا و ژیان دیلە ئای بۆ کەسێک ژیان لە دیلی ڕزگارکە کێ بوێرە و بە شەوە زەنگ ڕێگا دەبڕێ تۆ دەتوانی و لە دەستت دێ خۆر لە زیندان ئازاد بکەی شەوی تاریک بکەیتە ژوور ڕووناکی لە جیهان بەشکەی تۆ دەتوانی و بێجگە لە تۆ کەس نەتوانێ تۆ دەتوانی و لە دەستە دێ خۆشەویستی بکەیتە یاسای سروشت و شنە بکەیتە هەناسە بۆ گیانی گوڵ لە پشت پەنجەرەکە دەربێنێ و باخ بە دیداری شات بکەی قەفەس تێک دەی فڕین بۆ مەل ئازاد بکەی تۆ دەتوانی و بێجگە لە تۆ کەس ناتوانێ ئەگەر یەکبی تۆ دەتوانی و لە دەستێ دێستە هۆڵبەنجان بکەیتە ئاو تا کوڕووبار بگەینی بە دارستان تا هەمیشە گۆرانی بۆ کوێستان بڵێ تا سەوزەڵانی تێر ئاو بێ و باڵا بکە تۆ دەتوانی و بێجگە لە تۆ کەس ناتوانێ ئەگەر یەکبی تۆ دەتوانی و لە دەستت دێ قەوزە لەسەر کانیا و لادەی تا مانگەشە و عەکسی خۆی تێدا ببینێ و سەری لەبەردا بهێنێ تۆ دەتوانی و بێجگە لە تۆ کەس ناتوانێ ئەگەر یەکبی تۆ دەتوانی و لە دەستت دێ لە دەریا تۆفان هەستێنی هەموو ماسیەکان یاخیکەی چی کەشتیە نقمیکەی و خاوەن دەریا و ماسیگیریش بخنکێنی تۆ دەتوانی و بێجگە لە تۆ کەس ناتوانێ ئەگەر یەکبی تۆ دەتوانی و لە دەستت دێ ئەو دنیا پێچەوانەیە ژیرە و ژوورکەی تاکو گەنم برسی نەبێ و برسی تێرکە تاکو کانیاو تین و نەبێ و ئاوی زۆڵاڵ بە گەروی تینوەکاندا بکە تاکو ئینسان کوێلە نەبێ و ئازاد و بەرامبەر بژی تا ئازادی ئازاد بێت و ژیان لە دیلی ڕزگاری بێ تۆ دەتوانی و بێجگە لە تۆ ناتوانێ ئەگەر یەکبی ئەی ئەوەی کە هەرچی هەیە بە شیرەی گیان دەی خوڵقێنی و خۆت بێبەشی تۆ دەتوانی و لە دەستت دێ تینی ژیان وە بەرگیانی مردوو بێنی تۆ دەتوانی گریان بکەی بە پێکەنین تۆ دەتوانی دارستان پڕشخۆفەکەی تۆ دەتوانی بەهار بێنی و دنیا بکەیتە گۆڵستان ئەگەر یەکبی محەممەد میسری ئەگەرچی ناوێکی ناسراوی ناو دنیای ئەدەبیات و شعر نییە بەڵام خاوەنی شعری تایبەت و جوانە مەرج نییە شعری زۆر کتێب و زمانی زۆر هەموو کەس بکاتە نووسەر و شاعر
بەڵکو شاعر هەیە تەنیا خاوەنی چەند شارێکە بەڵام ناوبانگی گەورەی بۆ پەیدا کردووە. هونەرمەند هەیە یەک ئەلبۆمی هەیە بەڵام بە نەمری ماوەتەوە. محەممەد مسریش یەکێکە لەو شاعرانە کە خۆی و شارەکانی بە نەمری دەمێنێتەوە. یەکێک لەو شارانەی شاعر شعری ئەگەر یەک بێ کە لە ساڵی 1970 بڵاوی کردوێتەوە. گوسا لەبارەی شیلەر ئەوەی گوت دەتوانم هەموو ئەو گیانەی بەرهەمەکانی شیلەر دەستنیشان بکەم کە بە مەبەستی نووسینی تاوگەی گلەزی و حەمە سەعید حەسەن. نووسینی جوان شعری جوان کارێکی زەحمەت و تاقەت بڕووکێنە، قورس و ئەستەمە کە بتوانیت لە ناو سەدان دەقی نووسرا و شعری جوانی ئەم جیهانە هەست بکەیت ئەم شعرە چەند جوان لەلایەن خاوەنەکەیەوە داڕێژراوە. ڕەنگە هیچ ئەڵتەرناتیڤێک بە خەیاڵدا نێت لەوەی ئەو جوانتر بێت کە نووسیویەتی. ڕێک وایە چ کاتی چاپبوونی شعرەکە چ دواتر و چ ئێستاش کە دوای 30 ساڵ گەڕاوەتەوە سەر ئەو شعرەی کاتی خۆی لە زەین و فکرمدا مابووەوە و کاریگەری دانابوو، پێم وابوو یەکێکە لە شعرە جوانەکانی ناو جیهانی ئەدەبیاتی کوردی و ڕەنگە هەر ئەویش بێت وای کردبێت پاش 30 ساڵ گەڕامەوە سەر شعرەکە. دەبێ ئەوەش بڵێم یەکێکە لەو شعرانەی بەردەوام لەبەرم بووە، لە زێن و خەیاڵدا وجودی هەبووە. بۆیە دەگەڕێمەوە کەی گوتا. منیش دەتوانم بڵێم دەزانم شعرەکانی محەممەد مسری چ کات نووسراون، ئەویش دەزانم لە گەرمەی شەڕ و بەرگری شۆڕژگەرانەی سەردەمێک نووسراون کە هەموو کوردستان بۆنی باروتی گرتووە. محەممەد مسری لە بەش یەکەمی شارەکەدا کە پەردەی یەکەمی شانۆکە بە ترس، سەرکوت و زیندانی دەست پێ دەکات و سەرنجی خوێنەر بۆ ئەوە ڕادەکێشێت کە ڕوودا و گەلی ناهەموار ڕووداوە پارادۆکسێکی واقعی ژیانە کە دەبێت قبوڵی بکەین کە نەدەبوو وا بێت یان دەبوو ڕێک پێشەوانەکەی بێت، بەڵام ئێستا هەموو شت شێواوە. شەوە زەنگە، خۆر زیندانیە، شنەی بەیان زیندانە، گوڵ براوەتە زیندان، مل خراوەتە ناو قەفەسەوە. شعرەکە مانای مەجازی زۆری لە خۆیدا هەڵگرتووە، چۆن کە لە ڕاستیدا خۆر زیندانی ناکرێت، بەڵام لە مەملەکەتی مەلاو خۆر کە هێمای ئازادی و گەرمی چەساوەکانە، خۆر هێمای ژیانەوە و گەرموگوڕی ژیانە، شنەی بەیانی کە مژدەهێنەری بۆن و بەرامەی خەواڵوی شەو جریوەی ئەسیرەکانیەوە، گوڵ پەیامی ئازادی و جوانی و سروشتە، مەل هێما و مەدلولی ئازادی و دەنگ هەڵبڕین و دانە لە شەقەی باڵی ئاسمانی خەیاڵی جوانی، ئازادی و خۆزگەی گەورەیە، هەمووان بە پێچەوانەی یاساکانی سروشت، پێچەوانە یاسە مرۆڤەکانی کۆمەڵگایکی ئازاد و بێستەم بوونەتە کۆیلە و بارمتە و زیندانی ئەم دەسەڵاتە ئەم جەلادەکە بەتاڵە لە ماناکانی ناتۆرالیزم و هیومانیستی و هێندە جەلادە دەست لە یاساکانی سروشت، دەست لە خۆی شنەی بەیان و گوڵ و مەلیش ناپارێزێت. لە خوڵقاندنی چینایەتی و پەژمۆرزەکردن و سەرکوت و زیندانیان ئەم هێمایانەی شاعر، ئەم مەدلولانەی شاعر بەکاری هێناون کێن؟ ئەگەر وەکو سروش سەریان بکرێت دیارە، بەڵام گەر هەر کام لەم هێمایانە بگۆزینەوە بۆ بەرگی کارکتەرێکی فیزیکی و مرۆڤی، ئەوانە هێما و کارکتەری دژ بۆ ستەم و جەلادیەتەن کە ڕۆژانە هێماکانی ئەم شۆڕشە زیندانی دەکەن و دەیان بەنە پێش شیشەکانی زیندان بە تۆمەتی خۆشەویستی یان خوێندن و ڕزگاربوونی مرۆڤ لە کتوبەندەکانی. لەم شاعرزا دەردەکەوێت ئەم بکوژە هەموو سروشت و وڵات و شانشینی کردووەتە زیندانێکی گەورە. جۆزێف کۆنارد لە نامەیەکدا بۆ هاوڕێیەکەی دەنووسێت هەواڵێکی چەند خۆشەکە کتێبەکەمت بەدڵە، ئەگەرچی ئەوەی من نووسیومە سەنیان نیوەی یەکەمی کتێبەکەی و نیوەی دووەمین بۆ خوێنەر جێهێشتووە تەواوی بکات. تابگەیزی و حەمە سەعید حەسەن. محەممەد مسریش لەم شعرەدا هەروای کردووە، تەنیا نیوەی شعرەکەی یان نیوەی حکایەتەکەی گێڕاوەتەوە و بەشی دووهەمی بۆ خوێنەر جێهێشتووە. هەر لە درێژێ ئەو بەشە یەکەمدا شاعر دەڵێت زستان و سەهۆڵبەندان ڕووباریان داپۆشی، کانیا و خنکە تا مانگەشە و وێنەی خۆر نەبینێت، دەریا گیرە. ئەگەر دیقەت بدەین شاعر چەند قوڵ وێنەی سروشتی کێشاوە و بەراوەردی دەکات بەو دەسەڵاتەی دەستی گرتووە بەسەر هەموو ژیان و سروشت و وڵات.
ئەم بەشەی شعرەکە درێژەی ستەم و چۆسانەوەی بەشی پێشووەکە چ کارەساتە زستان بۆ نیازە هاتووە تا دارستان ئاو نەبینێ و سەوزەڵانی باڵا نەکات. لە کاتێکدا وەرزی زستان وەکو زۆربوونی ئاو سەوزەڵانی گەشەی ڕووبار و جار و درەخت و سەوزەڵانی و زەریای قوڵی ماسیەکان چاوی لێ دەکرێت. زستان وەرزی هەڵڕەشنی بارانە بۆ ژێرزەوی تا بەهار و هاوین سەوزەڵانی باڵا بکات تا دارستان کاتە جەنگەڵستان. کەچی ئەم زستانە و دەلالەتی بۆ لە ناوبردنی گەڵا گۆڵ دارستان و سەوزەڵانی هاتووە چ دەڕەندەیە ئەم زستانە، چ زاڵم و بێبەزەیە ئەم زستان. هێندە بێڕەحمە ئەم پادەشە زۆرجارەی شانشینی سروشت و جوانی ڕێگە نادا تا خوڕەی ئاو گۆرانی بۆ کوێستان بڵێ. سەرنج بدەن شاعر خوڕەی ئاوی وەکو ئاواز و گۆرانی و مژدە دەری بەهاری کوێستان وێنەگرتووە. ئەمەیە شعر و وێنەی شعری، ئەمەیە جوان ناسی و ئەوەیە ئەو ڕەستە وشە و دەربڕینانەی لە زەینی هەموو کەسدایە، بەڵام ناتوانێت ئاوا جوان بیان خاتە ڕاستەکەیەوە. ناتوانێت ئەو وێنە و مانە جوانێ پێ بدات کە مسری لێرە خۆڵقاندوویەتی. مەلا سونەت و دەسەڵات و بکوژەکان بە خوڕەی ئاو قەڵسن، بە باڵای سەوزەڵانی قەڵس و پەستن. ئەوان دژی گەشە و پێشکەوتن و باڵاکردن و سرود، مارش، گۆرانی، سەوزی بەهار و دەشت و دەرن. ئەوانە بە هێمای ژیانەوە دەزانن، بۆیە هەمووان لە ئەزەڵەوە سیس و ژاکاو دەکەن. زۆرمان وێنەی مانگەشەومان لە ناو کانیاوێک یان گۆمێک یان دەریادا بینیوە، هەروەکو گۆرانی شاعریش وەسفی دەکات. بەڵام وەسفی محەممەد مسری جیاوازە کە کانیا و گۆم و دەریا خنکان یان خنکێنران. بۆچی؟ تا مانگەشەو پێشەوانەی خۆی تێدا نەبینێ؟ مانگەشەو هەموو شەوەیەک بە تاسەی دیدار و ژوانی کانیا و سەر دەردێنێ و لەو دی و کەل بە تەمای خۆبینینە لە کانیاوی زوڵاڵی کوردستان. کەچی کاتێک دەبینێت کانیاوەکان خنکاون، بە شۆپڵی بەعس ڕووخێنراون، بە پێشبەستن بە سوورەتی ئەنفالی قورئان گوند کانیاو، مەڕ و ماڵات و مرۆڤەکان هەموویان خاپوور کراون و وێران کراون. حەمەد سەعید حەسەن لەبارەی شعر و شاعریەوە دەڵێت ئەوەی شعر بە نەمری دەهێڵێتەوە شعری بوون یان بەهای شعری دەقەکەیە، بە چاوپۆشین لەوەی بە شێوەی ستونی کێشی پەنجەیان پەخشان نووسراوە. شاعری داهێنەر لە شوێن و کاتی خۆیدا بە زمانی خۆی دەنووسێت، کەچی بە زمانگەلی تر و لە وڵاتانی تر و لە کاتی دوای خۆیشیدا هەر پێشوازی لە شعری دەکرێت. لەم شعرەی محەممەد مسری ئەوەی بە نەمری دەمێنێتەوە شعرەکەیە، بەهای شعرەکەیە کە چ جای ئەوەی شعرەکەی پەخشانی ئازادە ئەو ڕاستیە بە کوردی شعرەکەی نووسیوە. بەڵام ئەگەر ئەم شعرە وەربگێڕدرێتە سەر هەر زمانێکی وەکو عەرەبی، فارسی و فەڕەنسی، هەر وەک شعرێکی نەمر و جاویدانی پێشوازی لێ دەکرێت. لە بەشی دووهەمی شعرەکەدا محەممەد مسری باس لە دنیای سرمایەداری و دنیای ستەم و چۆسانەوە دەکات کە گەنم برسیە و کانیا و تینوە. چ جوانە گەنم کە هێما و واقعیەتی تێرکردنی برسیەکانە، کانیا و کە سەرچاوی تێرکردنی تینوەکانە. لای شاعر چه پارادۆکسێکی خۆڵقاندووە. ئاخر ڕاست دەکات لە دنیای پێشەوانەدا گەنم لە جیاتی ئەوەی برسیەکان تێرکات خۆی برسیەتی، کانیا و کە دەبێت تینویەتی خنکاوەکان بشکێنێت خۆی تینووە. گەنمی برسی کە ڕەنج و ئازاری زەحمەتکێشانی کێڵگە و جوتیارانە، کانیاوی تینوو کە پاچ و خاکەنازە و قوڵنگی زەحمەتکێشان ئاوی زوڵاڵی لێ دێتە دەر. بەڵام ڕەنجوبەری ئەم زەحمەتکێشانە کێ دەیبات و ئەوانەیە کە هێمای چۆسانەوەی مرۆڤن، ئەوانەی دنیای ناداتپەروەرانەی سەرمایە هەڵدەسوڕێنن و هەر ئەوانەیش ستەم لە بەرهەم هێنێرانی دەکەن و دەیان چۆستێنەوە. شاعر لە بەشی سەهەمی شارەکەیدا بەردەوام دەبێت و بە دوای ئاڵتەرناتیڤدا دەگەڕێت بۆ ڕزگاربوونی ژیان و مرۆڤ لە دیلی و ژێردەستەی. شاعر بێزارە لە دەست ئەم ستەم و شۆسانەوەیە، بۆیە دەگەڕێت چۆن شۆڕەشێک بەربکا بکات،
چۆن هێماکانی ژیان ئازاد بکات و مانای جوانیان بۆ بگێڕێتەوە. لێنین دەڵێت ئەگەر جاڕی شۆڕشتدا تا کۆتایی درێژێ پێبدا، ئەوانەیە لە نیوەی ڕێ لە شۆڕش پاشگەز دەبنەوە بەدەستی خۆیان گۆڕ بۆ خۆیان هەڵدەکەنن. محەممەد مسری لەو کاسەوەی جاڕی شۆڕشی داوا چ بە شعر و ئەدەبیات چ بە پراکتیکی لەسەر ئەو ڕێباز ئامانج و شۆڕشە بەردەوامە و بۆیەشە شعرەکانی بە جاویدانی دەمێنەوە وەکو سمبۆلی ڕێگای ڕۆشنی ئەو شۆڕشە و ئەوەش ناو نازناوی محەممەد مسری بە زیندوی دەهێڵێتەوە و شعرەکانی ڕێباز و ئامانجەکەیەتی. وەکو گوتم لە بەشی سەهەمی شعرەکەیدا ئالتەرناتیڤێکی دۆزیوەتەوە، کارکتر و پاڵەوانێکی دۆزیوەتەوە وەکو هێمای شۆڕش و جوڵانەوەکە، وەکو هێمای چوونە بەگشت ستەم و کۆیلایەتی و نەعەدالەتی. شاعر پێی وایە ئەم پاڵەوانە ئەم یەکیەتی و یەکگرتوویە ئەم ڕابەر و سەرکردەیە دەتوانێت خۆر لە زیندان ئازاد بکات، شنە بکاتە هەناسە بۆ گیا و گۆڵ، گوڵ لە پشت پەنجەرەوە جەربێنێت. سروشت و کۆمەڵگا لەم بەشەدا دەژینەوە، زیندوترن و بە پێوە بە عەزمەوە وەستاون. گوڵ گیان و هەناسەی بۆ گەڕاوەتەوە، گوڵ لە پشت پەنجەرەوە هاتووەتە دەرەوە و ئازاد بووە و شرۆزەکات و دەپشکوێت. قەفەسی مەلەکان شکاوە و ئازاد بوون، ڕووبار گەیشتووە بە کوێستان و خوڕەی ئاو و گۆرانی بۆ کوێستان دەڵێت. قەوزەی سەرکانیا و لاتراوە، مانگەشە و زیزبوونی فڕێداوە و بە شەوق و زەوقەوە سەری دەردێنێت و بە تامەزرۆیەوە گەڕاوەتەوە باوشی بە تریفەی کانیاوی هاوینی لادێدا کردووە و خەریکی ماچی لێوی کانیا، گەزیزەی قش زەرد و زیوینی جوانی و درەوشاوەی خۆی شانەزەکات. تۆفان لە دەریا هەستاندووە، ماسیەکان لە دیلەوە بوونە یاخی و شۆڕشی یاخیبوون و چوونەوەیان بە گشت دەریا و کەشتی داداوە و بە دەنگی بەرز هاوار دەکەن بژی ئازادی. ماسیەکان سەمای ڕزگاربوون دەکەن و تۆفان و نەعەرەتەی تووڕەبوونیان لێداوە. خاوەنی دەریا و ماسیگرەکانی کەنار دەریا و بەنجاوەکان نوقمی ناو تۆفانی تووڕەبوون و یەکگرتووی ماسیەکان بوون. دەقی هێمایی لە لێکدانەوەیەک زیاتر هەڵدەگرێت، نابێت هیچ لێکدانەوەیەکی ئەو جۆرە تێکستانە وەکو حەقیقەت وەربگرین. حەمە سەعید حەسەن، تاپگەی زیو. محەممەد مسری بەم شعرەی زەنگی نەمری لە نووسین و شعری خۆیدا و ڕەنگە بەتەنها ئەم شعرەی بەس بێت بۆ ئەوەی ناوی لە ناو سەدان شاعری داهێنەردا بنووسرێتەوە. هۆڵدەرلاین فەرامۆشراوی سەردەمی خۆی بوو، بەڵام پادشای شاعرانی ڕۆژگاری پاش مردنی خۆیەتی گوتەی شاعر لە سەردەمی خۆیدا نەخوێنراوەوە. ڕامبۆش ویستی کۆمەڵە شعرێک چاپ بکات و دایکی بەڵێنی پێدا تێچوەکەی بخاتە ئەستۆی خۆی، بەڵام دایکی ڕامبۆ پەشیمان بووە. خاوەنی چاپخانەکەش کۆمەڵە شعرە چاپکراوەکەی نەدایەوە بە ڕامبۆ. 75 ساڵ لە پاش مردنی ئەو کۆمەڵە شعرە لە کاتی نوێژنکردنەوەی چاپخانەکە لە یەکێک لە کۆگاکانی چاپخانەکە دۆزرایەوە. هەر یەکە لە گوتەی بە بەڵگەیی لە ڕۆژگاری خۆی و ڕامبۆی دڵشکا و هۆڵدەرلاینمانەوە. ڕەخنەگرەکان و خاوەنی چاپخانەکەیش بیرچوونەوە. ئیتر شەعر لە کۆتابەشی شعرەکەدا بانگەواز دەکات لە کرێکاران، لە سۆسیالیستەکان، لە یەکێتی مبارزاتی زەحمەتکێش، هەموو نەهامەتیەکان، هەموو ئازار، دیلی، زیندانی، سەرکوت، هەژاری برسیەتی، گریان و زستانە تۆ دەتوانی و لە دەستت دێت مردوو و زیندوو بکەیتەوە، گیانی نەمری تێدا بچینیت، تۆ دەتوانی گریان بکەیتە پێکەنین. ئای چ بەهێزە هەموو گریان و ژانەکان بکرێنە پێکەنین. ئەوەی چەند وەخت بوو دارستان بەبێ شکۆفە بوو، ئێستا تۆ دەتوانی شکۆفەی بۆ بگەڕیتەوە. تۆ دەتوانی ئەو دنیا نادات پەروەری و پڕ لە تەشیر و سوکایەتی، ستەم و چۆسانەوە و ژیرۆ ژوور بکەیت، ئیتر نەهامەتیەکانی ڕابردوو و پێشەوانە بکەیتەوە.
مرۆڤ ئازاد و ڕەها بژی و سروشت بگەڕێتەوە باوشتی سروشت. ئیتر لەم دنیا پێچەوانەیەدا گەنم نابێ برسی بێت و دەبێ برسیەکان تێبکات و سەرپەنای هەژاران و چاوساوەکان و منداڵانی بێسەرپەنا بێت. ئیتر کانیاو نابێت تین و بێت، دەبێت قوڕگی وشکەڵاتووی زەحمەتکێشانی کارکەر و کێڵگەکان تەڕ و تێر ئاو بکات و ڕۆحیان کاتەوە بەبەرزە. بەڵێ ئەوەیە شکاندنی زەنجیرەکانی کۆیلایەتی، بەڵێ ئەوەیە ئازادی و بەرابەری ژیان، بەڵێ ئەوەیە مانیفستی ئینسان، کە ئیتر ئینسان کۆیلە نەبێ و ئازاد و بەرابەر بژی، کە یەکگرتوو بن ئەگەر یەک بن. ژیان لە دیلی ڕزگار دەبێت، خۆر لە زیندان ئازاد دەبێت، ڕووناکی لە جیهان بەش دەکرێت، خۆشەویستی دەکەیتە یاسای سروشت، شنە دەکەینە هەناسەی گیانی گوڵ، فڕین بۆ مەل ئازاد دەکەی، سەهۆڵبەندان دەکەیتە ئاو، ڕووبار دەگەینی بە دارستان، قەوزە لەسەر کانیا و لا دەدەی، لە دەریا تۆفان هەڵدەستێنی. گەنم برسی تێر دەکات، کانیا و تین و ئاو دەدات، ئەگەر یەکبی ئەگەر یەکبی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان. تا لە ئاڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرانتان دەسپێرم.